زری پۆشەوە چ لە ڕووی هەمەرەوە بەقەدەر عەدەدی ژمارەی پێشمەرگە هێرشیان هێنایە سەر کەرکووک وانە و پێم وایە شەهیدەکانیش ئەوەی کە لە ڕوبەڕووبوونەوەکەی لە کەرکووک ڕوویدا دیارە هەموو لایەک دەزانن کە شەڕێکی قورس کرا، بەڵام توانە و ئیمکانێتەکان و پێش ڕیفراندۆمیش فەرماندە عەسکەریەکان برادەران لە کۆبنەوەی خۆیان لەگەر فەرماندەیی گشتی لە شوێنەکان باسییان کردووە کە ئێمە توانا و چەک و تەقەبەنیەکانی ئێمە ئەوە نییە بتوانین شەڕی ئەو هێزی عێراق و حەشدی شعبی بکەین. بەداخەوە گوێیان لێ ڕانەگرتین و ئێستاش نامێ زۆر شتەیە ئەگە بچینە سەر ڕابردووانە تەنانەت ئامادە بووین دەستی چێژ ماچ بکەین لە کۆبنەوەکان لە مەسیف لە کەرکووک کاک مەسعود هاتە کەرکووک ئێمە لە ژووری کۆبنەوەی تایبەتی ئەم بەرچاوڕوونیانەمان هەموویدا بەداخەوە فەرجیان کرد لەسەر خەڵکی کەرکووک و ئەم ناوچانە و ئەوە بوو کاو شەڕە ڕوویدا لە وەکوتم لە کەرکووک و شەڕەکە زۆر نابەرامبەر بوو. ئەوە بوو کە لە هەندێک شوێنەوە هێزەکانمان شکاند پشتی هێزەکانی دیکەیان کرد. باشترین چارە ئەوە بوو کە برای بەڕێز کاک شێخ زەفەر و وەستا ڕەسوور و ئەوانە کە وتیان باشترین حالەت ئەوەیە هێزەکانمان پاشەکشە بکەین و ئەگەر ئەم پاشەکشەیەش نەبایە ڕەن بێ زیاتر لە چەندین هەزار پێشمەرگەمان شەهیدە بوو و زیانەکان زۆر زیاترە بوو. بۆیە ئەوە بوو کە دیارە بە خۆتان نەزانن کە ئێستا حکوومەتی عێراقی حەشدی شەعبی هات بە هێز ئەو ناوچانەی داگیر کردەوە هاتوۆتە ئەو سنوورانەوە بە تەئکید هەڵەکان کارەسات شتی زۆر گەورەی بەدواوە بووە. ئەوەی ئێمەی نیگەران کردووە بەڕاستی بە ئێستاشەوە دیارە ئێستا جارێکیکە لە هەندێک کەناڵی ڕاگەیاندن هەمرێ حملەی ئەلامی دەرهەق بە خەڵکی کەرکووک و ئەو ناوچانە دەکرێت. ڕاستە لە هەندێک شوێن هەندێک بارەگا هەندێک دزی و تعدا لە بەشێک لە حەشدی شەعبییان هەندێک خەڵکی ئەوە چوونە دەسەر هەندێک بارەگا هەندێک ماڵان وانە، بەڵام ئێمە دوێنێ مەکتەبی سیاسی دەستەی کارگەری بە ڕسمی منیان ڕاستپارد کە ئەم تەنسیق و هەمانجێ بکەین بۆی لەگە حکوومەت و لەگە هێزەکان بۆی هەوڵ بدەین پۆلیس و دەستگا ئەمنیەکانی ئەوێ کۆنتترۆلی شارەکە بکەن. بەدڵنیایەوە پەیوەندیمان بە دوێنێ بە حەشدی شەعبی کردووە بە نوێنەری بەڕێز سەرۆک وەزیران کردووە کە هاتووە دانیشتووە ئەم حەقەتانەمان هەمووی پێگوتووە. ئەم دەنگۆیانەی کە ئەمڕۆ جارێک کە بڵاو بۆتەوە خەڵکی کەرکووک کە ڕاستی یەکەمین ڕۆژ زۆربەی خەڵک ڕای کرد و کەرکووکیان بەجێهێشت دوێنێ ئەوانە هەموو خەڵکەکە گەڕابوونەوە. ئێستا جارێکیکە حملەیەکی دیعایی خراپ زۆر هەیە کە گوایە بارەگای ئێمە گیراوە مقڕاتمانەوە کراوە دێنە سەر خەڵکوانە ئەمانە هەمووی بە درۆ خینەوە بەڵێنیان پێداین ئەمڕۆ هەتا بەیانی هێزەکانی حەشد و ئەوانە لە کەرکووک و لەو شێرانە سەحب بکەنەوە. تەنانەت دەوایان پێگوتین ئەوەی ماوەتەوە ئەوە پۆلیس ئەوە دەستگا ئەمنیەکانی کەرکووکە بۆیان هەیە لێیان بدەن ئەمانە دز و جەردەنە ئەمانە خەڵکێک نینە ئێمە لێی بێبەرینە. بۆیە من خەڵکی کەرکووک دڵنیاکەینەوە من ئەمڕۆ بەم شەو بەخۆم لە کەرکووک بوومە ئێستا هاتین کۆبنەوەیکی مەکتەبی سیاسیمان هەبوو بۆیە هاتمەوە ئێرە و ئێستا جارێک کە دەڕۆمەوە کەرکووک و خەڵکی کەرکووک لەو دڵە ڕاوچەیە نەبێ ڕاستە لێوە کوتم لێرە و لێرەت لەوێ هەندێک تەجاوزات هەیە، بەڵام ئەمە یەک دوو ڕۆژێکە ئەم تەجاوزاتانە نامێنێ و ئەوڵەدەی بە زووترین کات پارێزگارێکی تازە بۆ کەرکووک دابنین بۆی سوڵتە و کاری ئاسایی لە کەرکووک دەست پێ بکاتەوە. بەتەلەی دروست خورماتوش کۆمەڵێک مەشاکل و گیر و گرفت هەیە خەڵکەکان ئێمە لەوێ ئاوارە بوونە ئەویش لە هەوڵی ئەوە داینە کە بە تەنسیق بە ئەوە کە چۆن دۆخەکە لەو سنوورانەش ئەهوەن بکەینەوە. بۆیە من تکا لە دەستگاکانی ڕاگەیاندنەکەم لە خەڵکی دیکەکەم ئەم دڵ ڕاوچەی خستوودیانە ناو خەڵکەوە دووخۆیان بە دوور بگرن و هەوڵ نەدەن کە کاری چاواشەکاری یان خەڵکێک ڕابکە. ئێستا جارێککە خەڵکی کەرکووک وا تێگەیاندووە کە ئەمە هێرشەکرێ دەستنە سەر ماڕەکان. دوێنێ تەنانە دوێنێ شەو من لە کەرکووک بوومە 2000 تەلەفۆنم بۆ هاتووە کاکە حەملاکرێ لە گەڕەکە کوردیەکان لەگەر قای شورتە قسەم کردووە لەگەر شوێنەکانی دیکە قسەم با بەوەڵا شتیوانە قای شورتە و ئەو قایدی عەسکەری کە لەوێ بوو بەخۆی لە گەڕەکە کوردیەکان سوڕاوە هەندێک دز و جەردە هەبوو کە لە سەر بە حەشدی شەعبی وانە دەزە کەسیان گرتیە. من ناڵێم ئەمانە نیازیان یان خەڵکی ئەوەندە دروست و باشن، بەڵام کە قسە لەگەر سەرکردەکانیان لەگەر ئەوەکانیانەکەین دەرێن ئێمە ڕوبەڕووی ئەوان نابینەوە
و وەکوتم ئەوەی دوێنێ حملەیەکیان کرد ئەمە خەڵک بۆی ڕابکە ئەوە دێنە سەر ماڵەکانتان و واتان لەکەن واتان لەکەن ئەوە بینیمان ئەم شەو هیچیش نەبوو کەس نەچوونە سەر ماڵێک ئەگەر چەند دزێک لە شوێنێک لە گەڕەجێک چوونە سەر ماڵان ئەمە خۆ بە خۆتانزان پێشووتری هەندێک حالەتی سیارە ڕفاندن هەندێک ئەوە بووە سیارە ئێستش بەڵێ سیارە ڕفاندراوە دزەکان هاتوون دزی و خۆڵ بڕین و هەندێک شتەکەن ئێمە بە دڵنیاییەوە هەوڵەدەین دۆخەکە هێمن بێتەوە و ئەوەی کە من ئێستا دەبینم دایرەکان کەوتونەوە دەسەر کاری خۆیان ئیشی خۆیانەکەن لە هەندێک شوێن هەندێک کەمەکوڕی هەیە هەندێک شتەیە هەوڵەدەین لەم یەک دوو ڕۆژە ئەوانش چارەسەرەکەین و دڵنیا خەڵکی کەرکووکەکەینەوە کە ئەوەی پێمان بکرێ بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە هەموو هەوڵی خۆمان بەگەڕەخەین بەڵام خۆ بە تەکید ئەو هاتووە کە بەهێز و بە شەڕە و سنوورانەی داگیر کردووە دەبێت ئێستا بین بە تەنسیق بە تەفاهم کێشەکان چارەسەر بکەین بە شێوازێک کە خەڵکەکەمان لەوێ زەرمەند نەبێ و ئەم دەنگۆیانەش وڵات چوونە سەر فەیلق دەبێت خەڵکەکەی بارکات چوونە سەر پەنجا عەلی دەبێ ئەمە بار بکات چوونەتە سەر ئەوە ئەسڵ وەساسی نییە لە منتقەی سەرگەڕان وایە عەرەبەکان گەڕاونەتەوە ئەوە قایدی عسکەریەکەیەوە من ئێستا تۆزێک پێش ئێستا قسەم لەگەری کرد دەرێ من ڕێگا بەو شتانە نادەم و ئەمانە ئەگەر دوو کە سێ کەسی عەرەب لە شوێنێکەوە یان دوو کەسی سێ کەسی تورکمانی حەشت بێن ئەوە بکەن ڕوبەڕوویان نەبینەوە و پێیان گوتین کە دەستگای پۆلیس بۆی هەیە ڕوبەڕووی ئەو دز و جەردانە بێتەوە و بیانگرن بیان کوژ ئەگەنا تەسلیمی ئێمەیان کرد بۆیە من دڵنیاتانەکەینەوە ناتوانم بێم 100% کەم و کوڕیەک نابێت تعدایەک نابێت چوونە سەر ماڵەیەک نابێوانە بەڵام هەندی ئەم حالەتانە دەبێت هەوڵەدەین ئەوانەش چارەسەر بکەین و من زۆر سپاسدانەکەم و داوا لە خەڵکی کەرکووکەکەم کە ماڵەکانی خۆیان بەدێنێن و لە شوێنی خۆیان بمێنێنەوە و من ئێستا دەگەڕێمەوە کەرکووک و لە هەوڵی کۆنتڕۆلکردنەوە و لە هەوڵی ئەو تەنسیق و هەمان جیابی زۆر سپاس دەی با پرسیارەکەی بکە بە بەڵێ ئێمە لەگەر وەبدەکەی دۆست خورماتوش دانیشی هەوڵەدەین شوێن و جێگان بۆ بکەینەوە و مەوزەی پارێزگاری کەرکووکی دراوەتە دەست کە من ئەمڕۆ بەیانی لەگەر ئەنجومەنی پارێزگادا بنیشین و پارێزگارێکی تازە کە من ئێمە وەکو مەڵبەندی کەرکووک چکوامە حیسەی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەگەل لایەنەکان و لەگەل ئەنجومەنی پارێزگا قسە بکەین کە پارێزگارێکی تازە بۆ کەرکووک دابنێن چکاوە باشترین چارەسەرە بەداخەوە دەبایە پێش ئەوەی کە ئەمە ڕۆ بدات ئێستا پارێزگارەکە گەری خۆمان باە ڕم بێ زۆر سەلاحێتی ئیداری و ئەمنیش لەدەست خۆی بوو دەیتوانی چارەسەری بکە ئەمە نەکرا ڕێگایان نەدا کە ئەمە جێبەجێ بکەین ئەمە بۆی ئەوەی کە ئێستا نایبی مەحافظ کە کەسێکی عەرەبە بە وەکالەتی شوکارەکانەکە بەڵام پێیان گوتین فەرم و ئێوە بەیانی مەجلیسی مەحافظە کۆ بکەنەوە و پارێزگارێکی تازە دابنن. زۆر سپاس.